نازدار عەبدوڵڵا ژنێکی تەمەن 70 ساڵە بەدیار خانوە ڕوخێنراوەکەی دانیشتووە. وەک خۆی دەڵێت نزیکەی 10 ساڵە خەریکی دروستکردنی ئەم خانوەیە، بەڵام لەلایەن هێزانیەکانەوە و لیژنەکانی شارەوانیەوە بە بەرچاوی خۆیەوە ڕوخێنرا. بەرهەمی تەمەنی 70 ساڵی لە ماوەی چەند خولەکێکدا خاپوور کرا. زۆر دەبێتە پێم تاو نابێ هەتیوبارم کەسم نییە لەبەر هەتیوبارە خۆم لەبەر بێکەسە خۆم نەخۆشی درێژخانم لەگەڵ مێشمە معاملات هەموو ناوسکم قەستەرە باڵوونە پێم تاو نەکراوە لە کرێسیان نادەنیشم 3 مانگ 4 مانگە کرێشی نادەم ئەوە حەشاشم هەموو تێدایەتی بەتەمابووی لەم ماوەیە بیتەنەوە بەتەمابووم شتی بۆ بێنم داهێنی کەم مناڵەکان چاچیکەن لەم بێ معاشنە و هیچ نییە بۆم تەوانە هەموو شاری ئێرانمان کردو لەگە پیاوەکەم بە 2 بەرزانیە بەرزانیش ئەمە هەڵوێستێتی بەرامبەر بە پێشمەرگە کۆنەکان دەیکا ئافرین بۆی هەتا دەمرم ئەمەم لەبیر ناچێتەوە چ کەنارەکە جوان لێ بگرە چون زۆر غەدر لێ کراوم. لیژنەکانی شارەوانی هەولێر بە پاساوی نێشتنی زیادەڕەوی بەشێک لە خانووی خەڵکیان لە گوندی کانیگەنی ڕووخان لە کاتێکدا خەڵکی کوردستان بەهۆی بێموچەی و بێکاری و نەبوونی خزمەت گوزاریەوە لە دۆخێکی سەختی گوزەراندان هاوکات دەیان گەندەڵی و کاری ناسایی دیکە هەیە، بەڵام حکوومەت بێدەنگە لە ئاستیان و سزا تەنیا هاوڵاتیانی هەژار دەگرێتەوە. لەیشێ بووم تەلەفۆنیان گوتیان شۆفەر و هاتیە وەڵامش بەغار هاتم وچاتم لێرا لێدا بلۆزە گێرە بوون ئەمش گوتم کاکە بکڕایە خوای گوتم هەشتارە بە زەکات شتایراهینە قەرزارم کرێت چیمە بەخۆشمە نەخۆشم تاوام نیمە گوتم لەم تێکمەدەن کەڕایە خوای گوتیان وەلاکۆ کاکە وەلاک وەڵەجا دوای لێ گەڕم بەس ئاش ئەویان کردە هەشت سارم بە زەکات شتی تایرەماهینە هەشتارە کرێتیمە لە کەس نەزانی ئادژێر زەمینەشی دامەسەی تەنگاکۆ ناچتە ناوێ لی 2015 ئەمن معلومات مێمارم نێرێ لە مێژە مارم نێرکوانەیە ئەوەی پارەی دایتە حکوومەتی دەستی دەگە هەبووە ئیوان تێک نەچووە ئەوەی تێک چووە یەک خانی نوێنیە لێرە هەمووی 2015 16 ئەفدا هەشدەشی تێدانێ 2010 ئەوی تێک چوو ئێستا هەموو 2020ەکان هەموو لە ژۆرە کراینە یەک کەس ئەم پارەیاندایە و بەرتیلیاندایە ئیوان تێک نەچووە هەیە یەک دندوچی پێکەتیە بە ئیساب تێکیاندایە داری کارەبە هاتیە بەڕسمی هاتێ چوم ڕسومات پارۆشتم و داری کارەبای پارەیان وەگرتی هەموو بە کاملی موافقی حکوومەتی وەرگیرە سعاتیان بەسایە هاتینە شۆفەرێنێدا وڕخانیان لەم گوندە ئەوەی خانوو بێ ڕوخێنراوە تەنیا خانوویەک نەبێت کە سەری کۆڵانەکەی گرتووە و چەندین دۆنمی داگیر کردووە بە قسەی خەڵکی گەڕەکەکەش بێت ئەمە خانووی بەرپرسێکی باڵایە لە حزبی دەسەڵاتداری هەولێر بۆیە نەڕوخێنراوە. پەیام پەیوەندی کرد بە قایمقامی قەزای دەشتی هەولێر بۆ زانینی هۆکاری ڕوخانی ئەم خانوانە بە تایبەت لە هەنووکاتی ئێستاکەدا، بەڵام ئەوان ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوەیەک بدەن بۆ میدیاکان و هاوڵاتیان. حکوومەتی هەرێمی کوردستان چەندی موچەی هاوڵاتیان قەرزارە و خەریکە خۆکوشتن و خۆ لە ناوبردن دەبێتە دیاردە بەهۆی برسیەتیەوە، بەڵام لە جیاتی چارەسەرکردنی کێشەی بێکاری و ئەو قەیرانانەی بەرۆکی هەرێمی گرتووە هەڵدەستن بە ڕووخاندن و تێکدانی خانووی خەڵکی فەقیر و هەژار. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.